کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان کە بەم دوایە لە پرۆسە چاکسازیەکەی حکوومەتدا باز دەکرێت لەلایەن بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پێشوازی لێ دەکرێت. ئەم ئەندامەی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر حکوومەت پەرۆش و جدی بێت لە پرۆسە چاکسازیەکەیدا ئامادەن پاڵپشتی بکەن. لەو ڕۆ ئێمە پشتیوانین کە لە ١٨ موچەی پەرلەمانتاران و پلە باڵەکان ببردرێ بۆ ئەوەی بتوانرێ عەدالەتی موچە و پلە نزمەکان بتوانن لە کاتی ئاسایی خۆیدا موچە وەربگرن. پرۆسە چاکسازیەکەی حکوومەت کە هێشتا لە قۆناغی سەرەتادایە و نەچووەتە بواری جێبەجێکردنەوە بە بۆچوونی چاودێرانی سیاسی بۆ ئەم دۆخە هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگ و پێویستە، بەڵام بەو مەرجەی پرۆسەکە گشتگیر بێت و دادپەروەری کۆمەڵایەتی تێدا بەدی بێت. ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە بۆ ئەم پلە بەرزانە لە هیچ کوێی دنیا نیە، وەتەنانەت بە بۆچوونی من لە سۆماڵیش نییە. بۆیە ئێستا ئەمە نەکەرکارێکی باشە، ئەمە دەخالەتکردنە لە بڕینی موچەیە کە بە بۆچوونی من زۆری ناعەدالەتیە. یعنی 8 ملیۆن 10 ملیۆن دینار بەڕاستی ینی گوناحە لە پایەوەی کە هەفتەیەک داوامەکات لە پەرلەمان یان ڕاوێژکارە یا بریکاری وەزیرە یا هەرچیکە ئەمانە بە هەزارانن. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت چاکسازی بکات ئەگەر عەدالەتی کۆمەڵایەتی جێبەجێ نەکات. جیاوازی نێوان موچەی فەرمانبەرانی هەرێم بە درێژایی چەند ساڵی ڕابردوو یەکێکە لە دیارترین ئەو ڕەخنانەی کە لە سیستمی موچەی هەرێم دەگیرێت. ڕەنگە ئەمەنگاوەی حکوومەت بۆ کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان بەشێک لە نیگەرانیەکانی چینی موچە خۆران کەم بکاتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.